پرسیارێکی ترە سەلام عەلیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه مامۆستا جان تۆ چەند جارێک لە باسی کارامەیی و لێهاتووی مەلا مستەفات کردووە ئەی ڕاوبۆچوونت چییە لەسەر مەسەلەی کوشتنی سلێمانی معینی ئایا تۆ بە خیانەتی مەلا مستەفای ئەزانی یان بە ناکۆچی نێوان دوو بنەماڵەی عەشایری کوردی ئەزانی تێڕوانینی تۆ بۆ ئەم باسە چی هەرچەنەم باسە تەبعەن زۆر کۆنە ئەو زمانی کە سلێمانی معینی بیرم دێت تەبعەن کە کوژرا ئەو کاتە 12 بۆ 13 ساڵە بووم لەو دەوروبەرەیە بووم و کە لە ماڵی ئێمەش باسەکراو لە گەڕەک و یعنی حەدەسێک بوو ئەو کاتە ڕوویدا چکە ئەو کاتەی تر جەلالیەکان جاژ بوون مەلایەکانیشەوە پارتی بوون مەلایەکان شارواژێڕیان گرت بوو سلێمانی معینی لەوێ کەوتە سنگ کەمینیانەوە یان سەیتەرایانەوە الحاصڵ شتێکی ئەلە بابەتەم زۆر بیرم نەماوە ئێستا بەڵام سلێمانی معینی مەشهور بوو هەروەکو مەلا ئاوارە ئەوانە ناویان هەبوو پاشان ئەمانە کە لە نیزامی شا شۆڕژێڕانە ڕاست بوو بوونەوە دوای هاتبوونە ئەمدی و دیار بوو پارتی ئەوانەی بڵین کوشت بوو چونکە هەندێکی کەش کوژران هەر لەو کاتەش هەر بەو شێوەیە کوژران والله ئەعلەم یعنی من نازانم بیزەبت ناتوانم ئەمەوەکو دادگا بڵێم چونکە ئەمە پێویستی بە توێژینەوەیەکەوە 50 ساڵی بەسەرا تێپەڕ توێژینەوەیەکی پێویستە خەڵکانێکی ئەوانەی کە اختصاصی جینائین بڕۆنەوە بە دوایە بپرسنەوە ئەو خەڵکە ئێستا ئەوەی پارتی دیموکراتی ئێرانە و یا ئەوەی یەسارین و چەپین و یەکێتی کۆن و ئەمانە جاشی قەدیمن هەموو هەڕەڵن پارتی بوو بێت دلیلێک لە لای پارتیشەوە دەربکەوە یا کەشف ببێ ئەوە 50 ساڵیش بەسەرا تێپەڕ بوو حەقی خۆشێتی یعنی لە وڵاتانە 25 ساڵی بەسەرا تێپەڕ بوو کام مۆسیقی خەتەرەی هێن نەدەرەوە ئێوە 50 ساڵە يعني على الأقل بۆ ئەولادی زڕێتی بۆ کەسانی بە خزمەکانی بزانێکە ئەمە چی بچ حەدەسێ بخۆن تاقە کەس نەوە بە پارتی بیکوژە ئەگەر پارتی کوشتبێتی ناوەڵ کەسە نە آخر کەسە پارتی تا ئەم لەحزەی کە قسەشەکەین کە یەکی ڕەمەزانی 1400 لە خوازی لە خەڵک کوشتن نێنە لە اختیالکردنیش نێنە لەو زەمەنە و دوای ئەوە شۆڕشی گوڵان و پێشتر و دواتر و پێش پەرلەمان و دوای پەرلەمان و هەر کردوێتی وەکو یەکێتی هیچ فەرقێکیان نەبوو لەبەرەوەی یعنی من پێم وایە مەسلەی هی سلێمانی معینی باوەڕیش ناکەم شەڕی بنەماڵەی بێ من نازانم زۆر شارەزاییم لەو قەزەیان نییە بەڵام ئەگەر شەڕی بنەماڵەیی بووە خوێنەوە خوێنی تری بە دوایە خەڵکانێکی تریش دیسانە کوژرانەوە و یان و کاکەەوە بە سەبەبیەوە کە ئەوانە ڕۆیشتون و ئەوانیان کوشتووە چونکە خۆی مازانین ینی بینی بۆ نمونە شەمێرانی و نەوڕۆڵی شەڕیان بوو هەر لەو زمانەی کە سلێمانی معینیشی تیا کوژرا لە شەستەکانەوە ئەوان اختلافیان هەبوو اینجا هەمەی شەمە ئێرانی هەبوو پێیانەوە هەمەی شەمێرانی یەکێکی کوشتبوو لە نەوڕۆڵی هەمیشە مێرانیان لە سەی سادق کوشتەوە و هەروەها تەبان یا لە سلەیمانی ئەو کوشتنانە دائیمە کە لە بینی خەڵکایە کە کوڕەکان گەورە ئەبنیا کە سوکاریان هەلیان بۆ ئەڕەخسێ قاتڵەکە کوژنەوە یا نزیک لە قاتڵەکە ئێستاش هەروەهایە لە ناو کووردا بۆیە من نازانم ئەوەی سلێمانی معینی هی عەشایری ناوخۆیان بوو بێ یان